ئەمڕۆ لەگەڵ ئێوارە بە دیاریکراوی لە کاژمێر 4 تا کاژمێر 5 و ئەو دەوروبەرە منداڵێک لەگەڵ هاوڕەکانی دێن بۆ یاریکردن لە دەوروبەری ئەو گۆمەی کە لە پشتی منەوەیە و منداڵەکە دوای ئەوەی لە کاتی یاریکردن پێی دەخلی چێ و دەکەوێتە ناو گۆمەکە و گیان لەدەستدەدا. من بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیارانە پەیوەندیم بە وتەبێژی بەرگری شارستانی هەولێر کرد مقەدەم شاخەوان سەید ئەوەی بە 1964 وت کە دوای ئەوەی منداڵەکە خنکەوە پەیوەندیمان پێ کراوە تەرمەکەمان دەرهێناوە و ڕادستی پۆلیسمان کردووە لە ئێستا دەکەیسەکە لە لای پۆلیسە بۆ بابەتی توێکاری و بابەتەکانی تر. ئەم شوێنەی ئێستا من لێوەستاوم بە دیاریکراوی پشت پرۆژەی شوقەکانی شەهیدانە، یعنی ئەو ناوی پێدەوترێ و لە تەنیشتی منەوە پرۆژەی ئاوێنەی شار هەیە و لە بەرامبەر منەوە گەڕەکی فەرمانبەرانە. جا ئەم یعنی ئەو کەسانی کە لێرە من باسییانەوە کرد کە ئەم گۆمەی لە پشتی منەوەی ئەو گۆمە پاشەڕۆی ئەو ماڵانەیە کە لە دەوروبەری ئەم شوێنن و پاشەڕۆی ئەو پرۆژانەیە مەزران نەکراوە کە ئیدی پاشەڕۆکە دێتە ئێرە و بۆتە ئەو گۆمە و منداڵە تەمەن 11 ساڵەکە پێی دەخلی چێ و دەکەوێتە ناو و دواتر گیان لەدەست دەداتن.